حکمی خوا بەڕێوە دەچێت. باشە مامۆستا ئەگەر پرسیارێک لەسەر ئەوە بکەین کە لە سوورەتی کافیرونە کە خوای پەروەردگار کە ڕازیە بێ بەوەی کە پێغەمبەری خوا یاخود ئاڕاستە ئەکا بۆ مانای کە بفەرمێ لەکم دینوکم وەلیە دین، یعنی دەکرێت ئاواتیە بگەین کە ئەم جۆرە لە دین پچڕاوە لە عیبادەت یاخود عیبادەتی لەگەڵان وەکەوەی کە جەنابەت باست کرد وتت دەشێت ئاین بریتی بێ لەوەی کە دین بریتی بێ لەوەی کە کۆمەڵک پرانسیپ بێژیان بابڕێەوە وەکەوەی کە جەنابەت وتت تەنانەت ئەلمانێتیش دینە. بەس قسەکە لەسەرەوەیە ئەوەی کە خوای پەروەردگار لەم سوورەت هەیە لەم سوورەتە پیرۆزەیە ڕازی بووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرمێ لەکم دینوکم وەلیە دین، واتە دینی خۆتان بۆ خۆتان وی خۆم بۆ خۆم. ئەم جۆرە لە دین چییە؟ مامۆستا کە خوا ڕازی بووە کە تەنانەت کافرەکانیش پێڕەوی لێ بکەن پێغەمبەر صلی الله علیه و سلم پێڕەو لە ئاینەکەی خۆی. بەڵێ کاکە پەیوەنجا خۆ بەبێ ئەوە ئازادی بیرڕا نایەتە دی بەبێ ئەوە ئەسڵەن حیکمەتێک کە مرۆڤی بۆ خوڵقێنراوە کە بریتێ لە تاقیکردنەوە نایەتە دی. چۆن؟ ئەی لە کاتێکدا کە مرۆڤەکان ڕێگەیان نەدرێت چی دینێک هەڵدەبژێرن، چ بەرنامەیەک بۆ ژیانی خۆیان هەڵدەبژێرن، مولزەم بکرێن بەوەی کە دەبێت نەخێر هەر ئەمە هەڵبژێری. ئەمە زۆر لێکردن ناچارکردن ڕوودەدا. خوای پەروەردگار فەرمی لا ئیکراها فی الدین. ئەگەر ئیکراه و زۆری کردن لە دیندانە بێ دەبێ سەرپشکردن هەبێ اختیارکردن هەبێ. ئەو ئاەتە مبارەکە کە لە ئاەتی شەشەم و کۆتایی لە سوورەتی کافرون چ ئاوا دەست پێ دەکات بسم الله الرحمن الرحیم قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون. جا ئەمە زۆر شتی لێ وەردەگیرێت کاکە پێوە. قل یا ئەیها الکافرون، بڵێ ئەی ئەوانەی بێبڕوان. طبعا کافر پێشتریش باسمان کردووە، یعنی لە ئەسڵی زمانی عەرەبیدا یعنی کەفەڕەه یعنی سەتەڕەه، کافر یعنی ساتر، یعنی ئەوانەی کە حەقتان پێگەیشتووە و دای دەپۆشن و قبوڵی ناکەن و ڕەفزی دەکەن ئەوە کافرە. مەرج نییە هەموو ناموسڵمانێک کافر بێ. ناموسڵمانێک کافرە ئیسلامی پێگەی بێ وەک بە شێوی حەق ڕاست ڕەفزی کرد بێ، لەبەرچی ڕەفزی دەکا؟ لەبەرەوە کە بەرژۆندەکانی تێک دەدا، لەبەرەوە کە لەگەڵ هەوا ئارەزوویدا ناگونجێ، بە هەر حاڵ بە هەر هۆیەک ڕەفزی دەکا گرنگەوە دەبێت پەیامی خوای پێگەی بێ ڕەفزی کرد ئەمە پێ دەگوترێت کافر. جا قل یا ئەیها الکافرون، بڵێ ئەی بێ بڕوایەکان چێن؟ هەموو جۆرەکان، ملحید بن، مرتد بن، هاوبەش بە خۆدانەر بن، خاوەن کتێبی ئاسمانی بن، تێکدراو وەکو جوولەکە و نەسەرانی، یا مەجووسیەکان کە ئیدعا دەکەن کتێبێکی ئاسمانیان هەیە کە مجێ مشتومڕە، یا سابیئە، یاخود بتپەرستەکان، هەموو جۆرەکانی بتپەرست، ئەوانی کە غەیری خوا دەپەرستن، بە هەمووتانەوە قل یا ئەیها الکافرون لا أعبد ما تعبدون، ئەوەی ئێوە دەیپەرستن من نایپەرستم. ئەمە ئەوەی لێ وەردەگیرێت هەموو کافرێک دیارە شتێک دەپەرستێ معبودێکی هەیە کەواتە بیش عیبادەتی هەیە. ولا أنتم عابدون ما أعبد، ئەوەی من دەیپەرستم ئێوەش نایپەرستن. ولا أنا عابد ما عبدتم، ومن لە داهاتووشدا ئەوە ناپەرستم کە ئێوە دەیپەرستن. ولا أنتم عابدون ما أعبد، ئێوەش لە داهاتووشدا ئەوە ناپەرستن کە من دەیپەرستم. هەتا کافر بن نابنە مؤمن. لەکم دینوکم وەلیە دین، ئاینی خۆتان بۆ خۆتان یا ئاینەکانی خۆتان دی. تەنوشەی دین لێدە ئەلیف و لامی لەسەر معنای جنس دەگەێنێ، واتە جنسی دینەکانی خۆتان بۆ خۆتان. وەلیە دین یعنی وەلیە دینی، منیش ئاینی خۆمە بۆ خۆم. واتە ئێوە ئەگەر تەوانەوە لە وەڵامی ئەو کافرانەدا بوو کە هاتن داویست مفاوەزە و دانوستان لەگەڵ پێغەمبەردا بکەن عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ وەرە ساڵێک لەگەڵ ئێمە بتەکان بپەرستە، ئێمەش دوای ساڵێک لەگەڵ تۆ خوا دەپەرستین بە تەنیا، هاوبەشی بۆ دانانەیین. خوای پەروەردگار ئاوا پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام تەوجیه کرد، ئاوا وەڵامیان بدەوە کە نەخێر، ئەوە ڕێی خۆتان بۆ خۆتان، مێژی خۆم بۆ خۆم. کەواتە بەڵێ هەموو کافرێک دینی هەیە. وەکو گوتم دووبارەی دەکەمەوەی، ئەو دینە یان خوا ناردوێتی لە ئەسڵدا یا مرۆڤ دروستی کردووە. جا ئەگەر خوا ناردبێتی یا وەک خۆی ماوەتەوە بە ڕاست و دروستی کە تەنیا ئیسلامە، یا گۆڕدراوە کە هەموو ئەوانی دیکەن. ئەوە کە مرۆڤ دایناوە جاری وهەیە مرۆڤیش دینێک دادەنێ بە حساب ئەویش خود دەوێت خوا بپەرستێ بۆ زانیاریت. ئاخۆ مەرج نییە، ینی مرۆڤ کە دینی دانا
خی پەروەردگاری تێدا نەبێ خواشی تێدایە بەڵام بۆ وێنە لە ئەوروپا کاتخۆویستیان ئۆژست کۆمت ویستی ئەو ئاینێک دابنی الدین الوضعی الدین الطبیعی وتی نابێت کەنیسە و مەنیسەی تێدا بێ بۆ چکە ئەوەندەیان بەدەست کڵێساوە خەفەت خوار بوو ئەوەندە ناڕەحەتیان بینی بوو بەدەست چینی ئەکلیرۆسەوە تیان کاکە بامە دینێکمان هەبێ خوا بپەرستین خوا بناسین و ئەخلاقمان هەبێ قیەممان هەبێ بەهاکانمان هەبێت چکەوە پێویستە بۆ ژیان بەڵام کاکەس پێویستیمان بە کەنیسە نییە پاپا و قەشەکان خۆمان لێ بکەن بە وەکیلی خوا و سوغڕە و بێگارمان پێ بکەن و خوڕافە و ئەفسانەمان بەسەردا بسەپێن بە ناوی خواوە